باجی زارە کچی هەرمێ وای هەرمێ وەرە بەلامەوە بزانە چیم لێ قەوما باجی زارە ئەزانی لەکوێوە گوێم لە دەنگە کچی هەرمێ وای هەرمێ وای لە من قەوماوە یاخوا لە کەس نەقەومێ باجی زارە خوا نەکاتۆ بۆ واکەی بۆ خاتری خوا بەخوا ئیشەڵڵا چاکە بێ بۆچی وا دڵی خۆ سەخڵەت کردووە هەرمێ ئەکرەم نەبا بەمرێ ئەکرەم ببڕۆ پیاوە جوانەکە بڕۆ خوا نەکاتە تۆ قسەی باش بکە دوعای خێری بۆ بکە ئیشەڵڵا باشە بێ بەس وەڵی شتێک هەیە نازانم چۆن پێتی بڵێم چییە دەی پێم بڵێ چییە ئەزانی چێتی ئەوە ماڵەکە دەوەرت لە دواوە بڕ تۆ بۆ پێشم نەکەویە دیوتە فەڕاش پێش مدیر بکەوێ خۆمە دایرە نییە دەبڕۆ وای هەرمێ ڕەفیقەکە هاتن مدیرەکەیەتی یاخوا بە قێر بێن سەر چاو بەشکەم چاوێکی بێ بکێ چاوی هەڵێنێ فەرمووە لە ژوورەوە براژن ناوی خوا بێنە خوا دەردیاوە و دەرمانی ژەیە وەڵی قوتما عیلاجەکەی لای منە ئەمە چییە عیلاجەکەی بێنێ بەیانی نییە براژن دوو خیار چەمەری بۆ بتوێنەرەوانێ نەختی ڕشکە و شمڵی یەک سوراحی بەناشتا بیێرێ عەلەمی نامێنێ کەی بایی ئەوانە ماوە ئەسە و مەساجە هەیە منیپاڵیانە بۆ دەکەن ئەو کەن بە مێوەڕۆن کورە کاکە عیب و شوورەی مەساجێکی بۆ خاتری و خاوەکەی لە ڕێکیەوەیە ماوەتەوە عیلاجەکەی لای منە یەک کەڵە شاخی بۆ بکەن براژن عیبی نامێنێ بەخواجی بۆ بگرێ من بۆ یەکەم بەخوا بەس من نەزانم ئەمە کێشەکەی چییە چییە؟ ئەوە